پزیشکی ڤێتەنەری پیشەیەکی یەکەم شت پیرۆزە، دووەم شت قورسە و من لە ژیانمە حەزم لە ئەو شتانە بووە کە بە قورسی بەدەستێن لەبەرەوە ئەم پیشەم هەڵبژاردوو و لە مناڵیشەوە خولیای پزیشکیم هەبووە بۆیە من کە پۆلی دوانزەم تەواو کرد دەرەجەکەم هی ئەوە بوو کە بچمە پزیشکی ڤێتەنەری ئیتر ئەو پیشەیەم هەڵبژارد و خۆشم لەگەڵ یا ئاژەڵم زۆر خۆشەوێ بۆیە کە تو خۆشەویستی بۆ ئاژەڵەکە هەبێ ئەکید زۆر گرنگی ئەی بە دەرمانەکانی بە نەشتەرگەریەکانی بە چارەسەری بە هەموو شتێکی بۆیە بیرم کردەوە کاتێککە تۆ لە شتێکی خۆشویست ئەکید سەرکەوت و شەویتیایە بۆی ئەم پیشەم هەڵبژارد هەم پیرۆزە هەم جوانیشە شەوکو پزیشکێکی ڤێتەنەری ئەو قورسیانە چێکەیەتە بەردەمتان وڵی قورسی زۆرە پزیشکی ڤێتەنەری لەوانەیە خەڵک بڵێت پزیشکی ڤێتەنەری ئاسانە بەڵام ئێمە ینی جستەیەکا کۆ نەبووینێتەوە ئێستا پزیشکی گشتی ئەتوانین بڵێن لە جستەی مرۆڤ کۆ بۆتەوە ئەنەتۆمی واتە ئیتر بڵێن مەسڵەکانێتی ئەسقانەکانێتی هەمووی نەخۆشیەکانی هەمووی یەکشتا ینی ئەی خوێنیت فەحساتەکان لە کۆتایە مرۆڤێکە بەڵام ئێمە بۆنە من نەخۆشیێکم یە پشیلەیە ئەنەتۆمی جیایە دەرمانی جیایە ئەو دۆسی کە بۆی بەکارێنی جیایە دەرمانەکەی جیایە دوایەوە سەگەریە دوایەوە باڵندەیەکێ دوایەوە شێریە دوایەوە پڵنگ هەرێکە و شتێکە یعنی زۆر فەرقی هەیە و زۆر قورسە لەگەڵ ئەوەشە لەوانەیە خەڵک بڵێ بەرپرسیارەتی لەسەر نیێت و ئاژەڵەکە ئەمرەیاننا قیچێکە بەزوانیە باوەڕکە خاوەن ئاژەڵەکە بە تایبەتی ئاژەڵە ماڵەکان ئاژەڵە ماڵێکە وەکو ینی ئەندامێکی خێزانەکەی لێە باوەڕکە لەوانەیە شکاتی لێ بکە گەر ئاژەڵەکەی شتێکی لێبێ لەبەر بەرپرسیارەتێکی زۆر قورسی هەیە و بەلای منەوە پزیشکی ڤێتەنەری ئەمە سەلمێنراویشە لە دەروی وڵاتیش لە وڵاتی بەریتانیا سەلمێنراوە ئەو کەسانی کە بڵێن پزیشکی ڤێتەنەری تەواو بکەن ئەتوانن لە فیلدی پزیشکی هیومەنە مرۆڤیشە ئیش بکەن بەڵە چونکە ئێمە سەرەتا لەسەر مرۆڤ ئەخوێنین دواتر ئینە سەر ئاژەڵ چکە پەیوەندیان بە یەکترەوە هەیە لە کۆتاییە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە لە نێوانیانە هاوبەشن لە ئاژەڵ و گوازرێتەوە بۆ مرۆڤ لە مرۆڤیش ئەگوازرێتەوە بۆ ئاژەڵ ئێستا دنیا بەرەو سەرما ڕاتوی سەرما دەستی پێ کردووە ئەو نەخۆشی کە زۆر لە ناو ئاژەڵەکانە باوە چیەکە بتێت بە خەوکەرانی لە ئاگادارکەیتەوە هەڵامەت بەڵێ هەڵامەتەگرن لوتیان تەڕەبێ هەناسیان تەنگە بێ چاویان ئاوەکە تەسەموم ئەکەن سکچون و ڕشارەوە ئەگرن لەبەرەوە ئامۆژگاری من بۆ خاوەن ئاژەڵەکان بە تایبەتی ئاژەڵە ماڵیەکان چونکە لە ژینگەیەکی بەردەوام لە ماڵەوەن بەرگری جسمیان لاوەسترە لە چاو ئاژەڵێکا کە لە دەرەوەیە ئەبێ زۆر ئاگاداری ئەو بن سەرمایان نەبێ ئەسەم کەس زۆربەی ئەم مدەیە کە کەیسمان هەیە سکچون و ڕشانەوەی لەبەر تەسەمومات و سەرما یان چاولوتیان تەڕەبێسە حالێن دوو کەیسمان لایە سەگ و پشیلەکە هەردووچان هەمان حاڵەتیانەیە هەڵامەتیانە خۆت لە ماڵەوە ئاژەڵت هەیە؟ بەڵێ من 20 پشیلەم هەیە طبعا کشکی خۆم یەکەم پشیلە نای پشیە پشیلەی کوردیە من پشیلەی زینەم نییە یەک پشیلەی زینەم هەیە سپیەکە وانە چاوی ڕەنگە و ڕەنگە ئەویش بەری کەڕە هەموو پشیلەکانم کەم مندامن هەرێکۆ بەبوونی هۆکارێکەوە کە مندامن و من بە خێویانەکەم دەبەری هەم کەس لە خۆی ناگرێت هەم لە دەریشۆ ناتوان خۆیان بخێوکەن باشە وەکو تێچووی بەخێوکردنی ئاژەڵێکی ماڵی بۆ نەجەنابەت 20 پشیلەت لە ماڵەوە هەیە و هەمویان کەم ئەنجامن کەس هەیە هاوکاری بکات لە مۆزۆی تێچووەکەیانە هیچ کەسێک نییە هاوکاریم کا من ئەو ڕستقی کە هەمە ینی هەمومان پێویستە لە ژیانە ئەو ڕستقی کە پێی ئەکەین بەشێکی بکەین بەخێر بۆ ئەوی کە ڕزیاب بکات و بۆی کە مرتاحش بیت و خۆی گەورەش ئەوەی زۆر پێخۆشە من خێرەکەم داناوە بۆ پشیلەکان یعنی وەکو خێر سێری ئەەکەم هەو ئەکیج خێریشە بەڵێ و بەڵام تێچووی سلاوانی خەڵک بڵێ تێچووی زۆر زۆرە من بۆیە ئاژەڵ ناگرمە خۆم تێچووی زۆرە بەس باوەڕکە من ئەو پشیلانە مانگی ئەو پەڕی بگاتە 100,000 بە خواردن و خۆڵیشیانەوە چونکە خواردنەکەیان ئێن تۆ 15 کیلۆیەکە کڕی بەشی 20 ڕۆژیان ئەکا بە 30,000 ئەو پەڕی بە 40,000 بێ ئەنی ئەگەر باشترین جۆریشی هەڵبژێن بۆیە تێچووی کەمە یعنی باشە ئەتوانی بە خێویان بکەی بەس من زۆر لە هیچ کەسێکیش ناکەم ئاژەڵ لە خۆی بگرێت لە کاتێکە ینی ئەها باری دارایی وانە بێ بەڵام تەنها داوا لە خەڵکەکەم ئەگەر ناتوانانی ئاژەڵە ماڵەکان بەخێو بکەی مەهێنە بۆ چەند ڕۆژە لای خۆت بگریت و دوایی نەتوانی فڕێ بی چونکە کەیسی وامان زۆر هەیە